ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵقەم شەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر دوا هەوڵ و دانوستانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر پرۆژەیاسای بودجەی ساڵی 2020 عراق. لە ماوەکانی ڕابردوو گفتوگۆکان زۆر بە چڕوپڕی لە نێوان وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان و هەروەها لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لەسەر پشکی هەرێمی کوردستان لە پرۆژەیاسای بودجەی ساڵی 2020 عراق بەڕێوەچوو. هەرێمی کوردستان سەرجەم داواکاری و داخوازیەکانی بەغدای بە هەند وەرگرت و ئامادەی خۆی دەربڕی کە بە هەموو شێوازێک و هەموو دەرگاکانی کردەوە بۆی کە وتی ئامادەین لەگەڵ بەغدا ڕێبکەوین و بەغدا گەر نەوتی بێ نەوتی بدەینێ وەگەر داهاتی نەوتی بوێ وەروەها بەشێک لە داهاتی ناوخۆەوە بیدەینێ. دوجار لایەنە سیاسەکانی شیعە هەر جارە و بە داوا و داخوازیشی زۆرتر و بڵندترەوە داهاتنەوە ناو کۆبوونەوە و گفتوگۆکان کە لەگەڵ هەرێمی کوردستان بەڕێواچوو. لێسادا ئەنجامەکان بەچۆ گەیشتوون. وەفدی هەرێم تا ئێستا نەچۆتەوە بەغدا. هەروەها پرۆژەیاسای بودجەی 2020 عراقیش نەنێراوەتە ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی کە دەنگدانی لەسەر بکرێت. ئەوەی کە دەوترێت کە لە پرۆژەکەدا مابێتەوە تەنها پشکی هەرێمی کوردستان یەکلانەبووتەوە. بەڵام لە ڕاستیدا کۆمەڵی گیر و گرفتی کە وەکو دەبیستین لە میدیاکانەوە لەسەر زۆری بەرپرسی لایەنە سیاسیەکان کە لێدوانەدەن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن، ئەنی هەندێک کێشەی دیکە هەیە کە پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە هێشتا لە پرۆژە یاساکەدا یەکلا نەبووتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و هەروەها دوهەنگاوەکانی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عراق بە پشکی هەرێمی کوردستانیشەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر کامران قادر پسپۆڕ یابووری کە لە سودۆی لەگەڵ مانای بەخێربی دکتۆر کامران سوپاس دەکەم. هەروە بەڕێز شیروان میرزان دامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە بەڕێزیان لە شاری بەغداوە لەگەڵمان سوپاس دەکەم کە جەنابیشتان لەگەڵمانە. کاک شیروان بەخێر بن. بە ڕوخسەتی دکتۆر کامران ئەگەر بچمە لای کاک شیروان میرزا. کاک شیروان ئەتوانین بڵێن لە ئێستادا یعنی گفتوگۆکان و هەروەها ئاراستەی ینی پرۆژەیاسای بودجەی 2020 عراق بەچی گەیشتووە؟ کۆتا هاتووە یاخود هەر ئەو ماوەکەوەکو دەڵێن پشکی هەرێمی کوردستان تا ئێستا یەکلا نەبووتەوە؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باشوە. سڵاو بۆ میوانە بەڕێزەکەت و سڵاو بۆ بینەرانی کورساتی خۆشەویست. سپاس. دیارە سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی 2020 عراق ماوەی 2 هەفتە پێش ئێستاوە تەنانەت بڵێم زیاتریش لیژنەی دارایی تەواوی مادەکانی تەواو کردووە و ئەوەی کە پێویستی بە تعدیلات هەبێت تعدیلاتی کراوە. لە 14ی 2 کۆبوونەوەکان تقریبان کۆتایی پێهاتووە. لە 15ی 2 لیژنەی دارایی نووسراوێکی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە ئێمە پرۆژە یاساکە ئامادەی بۆی بنێردرێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەمەرجێک مادەی 11 کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە حەسم بکرێت. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان تەمان تا ئێستا نەیخستۆتە بەرنامەی کارەوە و مادەی 11 ماوە. ئەوەی کە مادەی 11 پەیوەندی بە کوردەوە هەیە ماوە خۆی گرفتەکە لە لای کوردەوە نییە، لە ناوماڵی شیعە خۆیانە. لەبەرچی یەکەم لەبەر ئەوەی ئێمە کورد تا ئێستا وتومانە بەو نەسە ڕازین کە لە حکوومەتەوە هاتووە بەو پێی کە هەم ئیتیفاقی بینی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لەسرە و قابلی جێبەجێکردنە و هەر تعدیلاتێک یان هەر ئیزافەیەک دەتانەوێت بیکەین کە بەمەرجێک تعقیدی وەزعەکەنەکە و ئاڵۆزی نەکات ئێمە ئامادەین گوێ بگرین و مناقەشەی بکەین. و ئەگەر بەو نەسە ڕازینین فەرمون نەسێکی بەدیل یان پێشنیارێکی دیکە بێنن بیخەنە بەردەمی ئێمە تاوەکو ئێمە ڕای خۆمانی لەسەر بڵین و ڕاشمان گەیاندووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی با بڵین تەحالوفی هیوا بە تایبەتی لە ناو لیژنەی دارایی و لە دنەوەی لیژنەی داراییش ڕامان گەیاندووە کە ئێمە هەر نەسێک یان هەر پێشنیارێک دەستوری بێت و قابلی جێبەجێکردن بێ، واتە نەسێک نەبێت کە قابلی جێبەجێکردن بێت لە ئەرزی واقعدا هەر بۆ تێپەڕاندن بێ و جێبەجێ نەکرێ و لەگەڵ قانونە بەرکارەکانی ئێستا کە هەیە تەعارض نەکا دژایەتی نەبێت لە بەرژەوەندی هەموو خەڵکی عراقدا بێ بە هەرێمی کوردستانەوە ئامادەین قبوڵی بکەین. تا ئێستا شیعە لە ناو خۆیاندا کۆک نین پێشنیارێک بێنن وەکو بەدیل بۆ ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە. ئێستا ناوماڵی شیعە دوو ڕەئیە، ڕەیەکیان لەگەڵ نەسە حکوومەکەی واتە لەگەڵ 250,000 بەرمیل نەوتەکەیە، ڕەیەکی تریشیان قسەی جیاواز دەکەن کە بریتە لە 460,000 بەرمیل نەوت دوای جیاکردنەوەی کولفەی نەوت و کۆمەڵێک شتی تر. و سونە ڕایان گەیاندووە کە ئەوان لەگەڵ نەسی حکومین و لەگەڵ هەر ئیتیفاقەکەن کە لە بینی کورد و شیعەدا بکرێ. واتە گوتیانە ئێوە
وەکو کورد و شیعە لەسەر شتێک ڕێک بکەون ئێمە دەنگی پێدەدەین بۆیە دواکەوتنی پرۆژە یاساکە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە لایەنەکانی کورد نییە لای ناوماڵی شیعەیە لای ناوماڵی شیعەیە کە لێ تا ئێستا بۆ خۆیان کۆکنین و پێشنیارێکی بەدیلیان نەهێناوە بۆ مادەی 11 تاوەکو ئێمە ڕای خۆمانی لەسەر بڵێ کاکشیروان جگەل لەوەش هەندێک مادەی تر هەیە یان بڵێن هەندێک بابەتی تر هەیە کە با بڵین لە دوای ئەوەی کە دواکەوتم بابەتە نزیکەی 2 هەفتە زیاتر وردە وردە ڕاو سەرنج و تێبینی تری لەسەر پەیدا بوو بۆ نمونە ئێستا سونە ڕایتریان هەیە ئەوان دەڵێن ئێمە 2 مەرجمان هەیە بۆ پرۆژە یاساکە گەرە بەرچاو نەگیرە دەنگی پێنادەین یەکەچیان ئەوەیە کە پارەی چاودێری کۆمەڵایەتی دەبێ بە پێی پارێزگاکانی عێراق بە پێی ژمارەی دانیشتوان بە پێی نسبەی ڕێژەی هەژاری دابش بکرێ ناکرێ وەزیر لەلایەنێک بێ یان لە مکەونێک بێ بە کەیفی خۆی پارە بۆ چەند ناوچەیەک سەرف بکە و چەند ناوچەیەک بێ بەش بکە بەبێ هیچ معیارێک دەبێت معیارێک هەبێ پێوەەر هەبێ ئەم پێوەرە بەسەر هەموو پارێزگاکانی عێراقدا وەکو یەک دابش بکرێ و هەروەها دابشکردنی بودجەی ئیسیسماری بودجەی وەبەرهێنان بۆ هەموو وەزارەتەکان دەبێ بەپێی عەدالەتی تێدا بێ و وەکو یەک بێ نەک وەزارەتێک پارەیەکی زۆری بۆ تەرخان بکرێ وەزارەتێکی چی بۆ تەرخان نەکرێ طبعا ئەمە دوو تێبینی ناباڵی مکەونی سونیە کە دوێنێ لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان جارێکی دیکە بەڕێز فەلاح زێدان بە ناوی سونەوە تەرحی کرد و هەروەها شیعەش لە ناو خۆیاندا هەندێکیان تا ئێستا تێبینی گەورەیان لەسەر پرۆژە یاساکە هەیە بە نمونە کوتلەی نەهجی وەتەنی هەردوێنێ و ئەمڕۆژ لە ناو پەرلەمان ڕای خۆیان دەربڕیوە کە داوای با بڵێن زیاتر لە چل تێبینیان لەسەر پرۆژە یاساکە هەیە واتە وای لێ هاتووە وردە وردە ڕخنەی زیاتر و تێبینی زیاتر لەسەر پرۆژە یاساکە ئەگەر وا بڕوات کاکشیروان ینی بەپێ ئەو قسانی جەنابەت بێت کە ئەم ڕخنانە بەم شێوە زیاد دەکات لەلایەن هەم لایەنەکانی سونە هەم لایەنەکانی شیعە خودی خۆشیان پێدوانی ئەم پرۆژە یاسایە بگەڕێتەوە بۆ حکوومەت جارێک کە دەستکاری بکرێ یاخود کاتیەوە نەماوە کە بگەڕێتەوە بۆ حکوومەت نا ئەم پرۆژە یاسایە ناگەڕێتەوە بۆ حکوومەت جارێکی تر دەهێنرێتە ناو پەرلەمان یان دەنگ دەهێنێ یان دەنگ ناهێنی ینی ئاوایە بەڵام کە دەنگی نەهێنا ویستم ئەوە بڵێم طبعاً بەشێک لەلایەنە شیعەکانیش ئێستا پێشنیارێکی تریان هەیە ئەویش ئەوەیە تێپەڕانی پرۆژە یاسای بودجەیان بەستۆتەوە بە تێپەڕانی تعدیلی یان هەمواری یاسای محکەمەی ئیتیحادی دەیانەوێت یاسای محکەمەی ئیتیحادیش لەگەڵ پرۆژە یاسای موازنە تێپەڕێ بۆ ئەوەی محکەمەی ئیتیحادی بکەوێتەوە سەر پێی خۆی و ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردننی پێشوەخت هەموو ئەوانە وای کردووە گرفتی گەورە دروست بێت دوێنێ لە کۆبوونەوەیەکی فراوان کرا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەوێ بڕیاری ئەوە دوو بڕیاردراوە یەکەچیان بڕیاری ئەوە دراوە کە لە دانیشتنی ڕۆژی پێنجشەممە یاسای محکەمەی ئیتیحادی بخرێتە بەرنامەی کارەوە ئەو مادانەی کە خلافی لەسەر نییە واتە کۆدەنجی لەسەرەوە جێی مشتومڕ و ڕای جیاواز نییە دەنگی لەسەر بدرێت دوو مادەی خلافی هەیە هەڵبژێرە بۆ هەفتەی داهاتوو تاوەکو تەوافق دەکەن لایەنە سیاسیەکان و هەروەها دەستەی سەرۆکایەتی جارێکی تر کۆبوونەوەیەک لەگەڵ یان سەرۆکی فراکسیۆنەکان بکات یان لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کە ڕای خۆیان لەسەر مادەی 11 یان ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە بەتەواویان هەموو ئەوەی کە لە تێبینانی کە لەسەر موازنە هەیە ڕای خۆیان بڵێن بۆ ئەوەی پرۆژە یاسای موازنەش لە هەفتەی داهاتوو بخرێتە بەرنامەی کارەوە دەنگی لەسەر بدرێت بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە ئەگەر با بڵین ناوماڵی شیعە بە تایبەتی کوتلەکانی سائیرون و فەتح و عێراقیون کە سێ کوتلەی گەورەی شیعان ڕێککەون لەسەر ئەوەی کە چ نەسێکی بەدیل پێشکەش دەکەنیان ئەوەی نەسی حکومیەکە واروها سونە تێبینەکانی لە بەرچاو بژیرێ و ئەوانیش استعدادیان هەبێ و کورد قەناعەتی پێ بکرێ و ئەویش بچێتە ناو جەلسەکەوە بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵین موازنە لە هەفتەی داهاتوو بە ئاسانی دەنگی لەسەر دەرێ تێدەپەڕێ بە پێچەوانەوە ئەگەر بێت و ئەمانە هیچیان لە بەرچاو نەگیرێن پێم وایە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە زۆر ئەستەم دەبێتەوە بە ئاسانی تێناپەڕێت زۆر باشە دەست خۆشکاک شیروان دێمەوە کاک هاوڕێ هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی دوێنێش لە کۆبوونەوەی کوتلە سیاسیەکان لەگەڵ سەرۆکایەتی کوتلەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و ئەمڕۆژ لە ناو هۆڵی پەرلەمان لە سەرزاری سەرۆکی فراکسیۆن ڕامانگەیاندووە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو کوردیش لەگەڵ ئەوە نین هیچ کە پرۆژە یاسای بودجە دوا بکەوێ خەڵکی ئێمە چاوەڕێی ئەم پرۆژە یاسایە بۆ ئەوەی پشکی هەرێمی کوردستان لەم پرۆژە یاسایەدا دیاری بکرێ و موچە بۆ فەرمانبەرانی
کوردستان بچێت و پشکی هەرێمی کوردستان بنێردرێ. بەداخەوە ئێستا عێراق کە بە یاسای 1/12/2019 کار دەکات موچەی فەرمانبەرانی خۆی دەدات، بەڵام پشکی هەرێمی کوردستان نانێرێ کە لە ڕووی قانونیەوە دەبوو بەپێی موازنەی 2019 1/12 بۆ هەرێمی کوردستانیش بنێرێت کە ناینێرێت. ئەمە گرفتێکە بۆ ئێمە ڕامانگەیاندووە لە بەیانیەوە ئێمە ئامادەین پرۆژه یاساکە بخرێتە بەرنامەی کارەوە دەنگی لەسەر بدرێت بەو پێی ئێمە لەگەڵ نەسی حکومین. ئەگەر نەسە حکومیەکەتان بەدڵنیە فەرمو نەسێکی تر بەدیلێکی تر بهێنن تاکو مناقەشەی بکەین بەو مەرجانەی کە باسمان کرد. زۆر باشە دەست خۆش کاکشیرۆ دێمە خزمەت جەناب و هەندێک پرسیاری گرنگتر کە هەروە بەستێ بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا، بەڵام بە لەگەڵ دکتۆر کامران پسپۆڕی ئابووریەوە پرسم. دیارە ینی گرنگی پرۆژه یاسای بودجە هەم بۆ عێراق لەم کاتەدا زۆر گرنگە کە ینی بە دۆخێکی سیاردا تێپەڕێ، هەم بۆ هەرێمی کوردستانی ژەموو لایەکمانەزانین کە ئێمە لە ماوەکانی ڕابردوو هەم قەیرانی داراییمان هەبوو، هەم کۆمەڵی قەیرانی دیکە ڕووی لە هەرێم کردبوو کە ناتوانێت لە کات و وادەی خۆیدا موچەدا بەش بکرێت. بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا کە ینی ڕێکەوتنەکان وەکو هەموو لایەک باسی دەکەن زۆر نزیکە، تێپەڕاندنی پرۆژه یاسای بودجە لە پەرلەمانی عێراق تا چەند ئەتوانێت دۆخی ئابووری بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان و بەگشتی لە عێراق بژێنێتەوە؟ طبعا بنسبة بودجەوە ئێمە ئەگەر علاقەیەک لە نێوان بودجەی هەموو عراق و کوردستان بەرامبەر بە کوردستان مقارنە بکەین، چونکە بەڕاستی ئێمە ئەبێ خاڵێکم ئایا بزانین ئەم پرۆژه یاساییکە دەرئەچێت و مەسەلەن دەنگی لەسەر ئەدرێ ئاچێت تەسیرێکی بەسەر هەرێمی کوردستان هەیە، ئەمە لە خاڵی یەکەمە. بەڕاستی پرۆژه یاساکە كم يعني حجمي بودجة ل 160 يا 170 تريليون دينار بو 125 يا بو 160 تريليون دينار كم بوتو من تبيني كي زور من السر أما هي باش أما يعني كم كردوتو ك أما كورتيناني كم كردوتو كأما شتيشي باشا رنga أو نفقات عنيك هبوا نفقاتي ان برودكتيف يعني برهمدار نبوا بويا كم يعني كردوتو يا برهمداري شوي بناشاري كم يعني كردوتو بلام آية لمس 125 تريليون دينارية أجر دني لسر بدري وبمشي ويبرواتو لصاد 1.6 حود ورجع حكمتي اليوم بفعلي أتوانين تغطي نفقاتي خويفك أما برسالك زوزو جرينجا أو أو باريك اللي بغاو بوي زياتر لو باريك خوي بياك إستا بنرخي نوتي إستا وبسعر دولاري إستا أما مش نقطة كتير أجر هاتو يعني أو بروجي سايك عملين إستا لبروساك بشتى دنجانو يعني تيابارندريت أجر بمشي تيابارندريت بفعلي صرف كريت مثلا بفعلي 160 تريليون دينار صرف كريت يا 100 تريليون دينار صرف كريت اگر 100 تريليون دينار صرف كريت اما لصاد وانظم وين شو صحوت مانيواتا لصاد وانظم مركه بلام لراسيم لصاد وانظم برناكه كان نفقاتي سيادي وحاكميه اللي دركان لصاد هشت يمنتو يا لصاد حوت يمنتو كيرم كما بيتو كوات زورزو كما بيتو كوات شن من بركه بيت اما تقريبا 8 تريليون دينار من بركه 8 تريليون دينار من بركه وات نزقي مانغانا 100 مليار دولار 100 مليار دينار من برأكبت براسي إما بشي يعني هرمي كردستان ناكا أو نيك إما بلين بوي أشين مثلا إسا خلق وأزانك إذا بارك حاول بقاية طواوا مش تقدر أجر بمشي ويبك إسا وردم كردو مثلا أو صوت 6 تريليون دينار وطبعا من بقناعتي من همي بفعلي صرف ناكرت يعني أجر بفعلي صرف كريت أو وشتك بس بفعلي صرف ناكرت لو أنا صوت 2 تريليون دينار صرف كريت بلا صوت 2 تريليون دينار نفقات سيادي وحاكمية اللي دركري أجر سيادي وحاكمية بهرمي كردستان مثلا حسابي كتابتي بونكرت أو باريش أوتوما بوما نامن بلام لوانەیە لەم پارێ زیاتر بکە ئێستا حکومەتێرم پیاکە لە بەرەوەی کە بەڕاستی نەوتی هەرێمی دکتۆر ینی ئەگەر ئەوشمان بیر نەچێ هەرێمی کوردستان خۆ ینی هەموو داهاتەکەی ناداتە بەغدا وەکو ینی ڕێکەوتن کراوە 250,000 بەرمیل نەوت لەگەڵ لە 150 داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ینی ئەوەی کە هەیە دەمێنێتەوە ینی ئەوەش زیاد نییە کە دەچێتە سەر و بەشێکێت لە بەغاوە بەتاکید ئەگەر ئەوەی کە تۆ ئەڵیت مەسلەن تەنها ئێمە 250,000 بەرمیل نەوت بین ئەوە بەتاکید زۆر باشە بێت ئەوەی کە لە بەغاوێت هەرچەندە من لە هەموو مقابلەیەکە هانی ئەوە حکومەت هەرێم ماوە کە لەگەڵ بەغای ڕێکەوێ بەڕاستی هەر ئەوە چارەسەرە بۆ ئەی کە تا ڕادێک قەیرانی دارایەکە و چارەسەر بکەیت تا ڕادەیەک بەڵام ئایا ئەوان بە 250,000 بەرمیل بە 250,000 بەرمیل نەوت ڕازی ئەبن ئەمە قسەکەیە حکومت ڕازی بوو نەک پەرلەمان شتێکە و حکومت شتێکی ترێ بەڕاستی لەبەرەوە ئەگەر ئەو 250,000 بێ بەڵێ زۆر باشە و ڕێکەوتنێکی باشە بووە تا ڕادێکی زۆر ئەتوان بڵێم لە 180 قەیرانەکان تی ئەپەڕێنین بۆ ساڵی 2021 بەڵام ئەگەر وانە بێت نەخێر بەڵام یەک شتمان بیر نەچێت وەکو وتم ئەو بودجەی کە کەمیان کردوێتەوە بۆ نمونە 160 تریلیۆن دینارە هەرچەندە لە ڕووی ئابووری شتێکی باشە کە کەمیان کردوێتەوە بەس بۆ حکومەتی هەرێم و بۆ هەرێمی کوردستان ئەو کەمکردنەوەی تەسیراتی گەورەی ئەبێت بۆ سەر مثلا ئەو بڕە
دینارەی کە بڵێن لە بەغاوەیەت بۆ هەرێمی کوردستان بەڵام سەرڕای ئەوەش هەر باشترەوە گلەوەی کە پێش بە خۆمان بەسین بەڵام ئێمە ئەبێ بە وردی حساباتی وردی ئابوووریانە بکەین ئایا بزانین ئەو پارێکە لە بەغاوەیەت زیاترە لەو پارێکە حکومەتی هەرێمی تۆ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و حساباتە وردەی نەکردبێ حتما کردوێتی بەڵام بە 250,000 کردوێتی نەک بە 400,000 بەلمین بەڵام خۆی ینی تا ئێستا ژۆک و کاکشیرۆن ئاماژەی پێدایانی ئەوەی کە هەیە داخوازیەکان لە نێو لایەنە شیعەکان ینی دەگۆڕێت ینی هەندێکیان داخوازیشانەیە کە دەوترێت بە ئەو ینی نەسەبێک کە لە حکوومەتەوە هاتووە هەندێکی دیکەیان ینی داوای ئەویان کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بداتە بەغدا ئەگەر ئەوەی کە ئەو گروپەی کە داوای ئەوکەن تەنها 250,000 بەرمیل بابە حکومەتی بەغا ئەوە هەر زۆر باشە ما بەس حکومەتی هەرێمی کوردستان زۆر باشە بەڵام کە داوای 430,000 بەرمیل بکەن تۆ 430,000 بەرمیل ئەبێ زەربی طبعا ئێمە بالمناسبە ئێمە نەفقا ئێمە مشکلەیەکمان هەیە کە کۆستی پرۆداکشن یعنی تێچووی ئەو بەرهەمێنانی کە لە نەوتی کوردستان هەیە تێچۆکەی زۆرە بەڵام ئەگەر ئەوە داوای 430,000 بەرمیل بکەن و تێچووی ئەو نەوتەی کە ئێمە بەرهەمێنین لەسەر خۆمان بێ بەڕاستیەوە کارەساتە و من نەزانم کە حکومەتی هەرێم بۆش قایل نابێت و ئەوانیش ڕەنگە لە بەغاش بزان کە حکومەتی هەرێم بێشێ بۆ قایل نابێت ئەگەر بیانو بە هەرێمی کوردستان بگرن لەو حاڵەتەیە ئەبێت چی لەو حاڵەتە چیەکەن داوای ئەو حەزمە زۆراکەن بەڵام ئەوەنەی کە ئێمە ئەیبینین و لە هەواڵ و لە میدیاکانە گوێمان لێتی تقریبا سوکە ڕێکەوتنێ کراوە لە 150,000 بەرمیل و ئەوەی کە ئەشمێنێتەوە بۆ نەفقاتی دەرهێنانی ئەو نەوتەیە لە هەرێمی کوردستان هەیە و کورتەی قسە چیە کورتەی قسە ئەوەیە کە ئەگەر هاتو ئەو ڕێکەوتنە بەو قیاسی کە حکومەتی هەرێم لەگە حکومەتی بەغایە کردوێتی نەک لەگە پەرلەمانە شتێکی بەڕاستی باشە و من خۆم بە شتێکی زۆر باشی زانم و بە قەناعەتی من زۆربەی پەرلەمانتار و کان و هەموو دەسەڵاتدارەکانی حکومەتی هەرێم بە ئاراسێکی باشی ئەزان بۆ تا ڕادەیەک چارەسەرکردنی ئەو کێشە ئابوورانەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەستخۆش دوجار ئەمە قازانجی هەرێمی کوردستان دواتر دێم وڵات بۆ قازانجی حکوومەتی بەغدا لەم ڕێکەوتنە لەگەڵ هەرێمدا چییە ئەو دواتر وەڵام بەرەوە بڵێ کاک شیروان میرزا ینی ئێستا ئەتوانین بڵین بە گشتی کۆبوونەوەکانی لێژنەی دارایەک و جەنابەت ئاماژەت پێدا کۆتایی پێهاتووە وەک هەرێمی کوردستانیش تا ئێستا نەگەڕاوەتەوە بۆ بەغدا بۆی کە جارێکی دیکە گفتوگۆ بکاتەوە لەگەڵ لایەنی بەرامبەر کە لایەنە شیعەکانە بە دیاریکراوی لەسەر پشتی هەرێمی کوردستان ئەوەی کە دەگوزارێ بە گشتی لە ئێستادا لە نێو لایەنە شیعەکان ئەو دواڕاستی کە جەنابەت ئاماژەت پێدا کامیان زۆر زاڵن کامیان زۆر باڵا دەستن کامیان دەنگیان زیاترە لە نێو ئەنجومەنی نوێنەران کە داواکەن بۆ نمونە هەرێمی کوردستان سوودمەند بێ یاخود هەرێمی کوردستان سوودمەند نەبێت لەم پرۆژە یاسایەدا کاک هاوڕێ طبعا سوودمەندبوون و ناسوودمەندبوون چییە وەکو باسم کرد سەرەتا شیعەکان داواکاریەکانیان فەرقی هەبوو لەگەڵ ئێستا سەرەتا داوای بە نمونە بیدایەت داوای هەموو مەلەفی نەوتیان دەکرد کە ئێمە ڕەتمان کردەوە گوتمان نادەستوری و هەرێمی کوردستانیش ڕەتی کردەوە دوای داوای ئیدارەدانی بیرەنەوتەکانیان دەکرد لەلایەن شەریکەی سۆم و وەزارەتی نەوتی عێراقیەوە و نازانم چی ئەوە ئەویش ڕەت کرایەوە ئێستا بەهۆی کۆمەڵێک سەبەب یەک لەوانە پێداگری کورد بەگشتی وەفدی هەرێمی کوردستان لەسەر دانوستانەکان و پشو درێژیان و هەروەها پێدانی تەواوی داتا و زانیاری لەسەر داهات و فرۆشتنی نەوت و خەرجەکانی نەوت و ژمارەی فەرمانبەران و موچەخۆران و داهات و خەرجەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە لیژنەی دارایی بۆ پەرلەمان و ئیستعدادی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێککەوتن بەرزبوونەوەی نرخی نەوت گۆڕانی سیاسەتی با بڵێن ناوچەکە بەگشتی هەموو ئەوانە وای کردووە کە بۆچوونی لایەنە شیعەکان گۆڕاوە ئێستا ئەم دوو پێشنیارە چ 250 بێت چ 460 بێت نەک 430 ئێمە تقریبا زۆر کێشەمان لەگەڵی نییە لەبەرەوەی 460,000 بەرمیل نەوتی ڕۆژانە 180,000 دادەندرێ بۆ کولفەی نەوت بەگشتی یعنی کولفەی دەرهێنان و ئیستینتاج بڵین دەرهێنان و استخراج و ئینتاج و با بڵین نقل و هەمووی 30,000 دادەندرێت بۆ ئیستهلاکی محلی بەکارهێنانی بۆ مەسفاکانی ناوخۆ ئەگەر هەر ئەم دووە حساب بکەین دەکاتە 210 لە 460 دەرکە 250 دەمێنێتەوە زائیدەن پترۆدۆلاریش قسەیەک هەیە کە پترۆدۆلاریش بۆ هەرێمی کوردستان حساب بکرێ هەر بە نەوت بدرێتەوە یعنی لە 250 کەش کەمتر دەکات بۆیە گرفتمان لەگەڵ هیچ یەک لە پێشنیار لەم دوو پێشنیارە نییە بەمەرجێک کۆدەنگی شیعی لەسەر بێ یعنی نەچینە ناو هۆڵی پەرلەمان و تووشی مفاجئە ببین کوتلەیەکی بەهێز یان دوو کوتلەی گەورە ڕەتی بکەنەوە بڵێن ئەمە ناو فەرموو ئەوە ناو فەرمووە دەمانەوێت لەسەر شتێک ڕێککەوین پێشەوەی بچینە ناو هۆڵی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان تووشی مفاجئە نەبین یعنی دەنجی نەشاز دژی ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان بەرز بێتەوە ئەمە زۆر گرنگە ڕێککەوتن لەگەڵ بەغدا
طبعا بەڕێز دکتۆر کامرانیش باسی کرد طبعا گرنگە زۆر لەبەرەوەی تەنها بوعدێکی مالی نییە بوعدێکی سیاسیشی هەیە و زۆر گرنگە و جۆرێکە لە با بڵین ئاعتراف یان جۆرێکە لە دانپیانان بەو مەلەفی نەوتیان بەو مامەڵە نەوتی کە هەرێمی کوردستان لەگەڵ شەریکات کردوێتی کە ئەمەش بۆ خۆی گرنگە بیرمان نەچێ حکومەتی عراقی دوو شکاتی هەیە لەسەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان شکاتێک لە محکەمەی اتحادی کە دژی هەرێمی کوردستان کردوێتی لەسەر دەمی عەبادی و شکاتێک لە دژی تورکیا کە لە محکەمەی ICC لە پاریس کردوێتی بەرحاڵ مەبەستم ئەوەیە ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەم مەلەفەدا جگە لەوەی بوعدە مالیەکەی بریتیە لەوەی کە ماگانە بڕێک پارە دێ بۆ هەرێمی کوردستان و پێمان وایە مەسلەی موچەی فەرمانبەران چارەسەر دەبێ و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ لێبڕین بەبێ پاشەکەوت بەبێ دواکەوتن موچەی فەرمانبەران بدا کە ئەمە ئامانجی سەرەکی ئێمە لێرەدا زائیدەن بوعدێکی سیاسیشی هەیە کە دەستپێکی قۆناغێکی نوێ لەم مەلەفە و لەوانەیە دەستپێکی یان بڵین زمینە سازیێکی باش بێ بۆ دەرکردنی قانونی نەوت و غاز جارێکی تر چکە قانونی نەوت و غازیشمان نییە تا ئێستا هەموو ئەوانە وا دەکا کە ئەمە پێمان باشە یان با بڵین بۆ ئاراستەیە کار دەکەینەوەمان کە لەگەڵ بەغدا ڕێک بکەوین بۆیە تەنها کاکشیروان ینی گرنگیەکی تر لەم ڕێککەوتنەدا ینی بە دیاریکراوەکو باز دەکرێت جەنابیشت لە لیژنەی داراییت دەوتری ئەم پرۆژه یاسایە بۆ 2 ساڵە ینی ئەمەیان نازەم تا چەند ینی وایە پێشبینی دەکرێت ئەگەر لە مانجی دەی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەخت بکرێ تاوان دوای هەڵبژاردن نزیکەی مانگێکی پێ دەچێت زیاتر تاوەکو نەتایزی هەڵبژاردن دەردەچێت و تەصدیق دەکرێت و لەوانەیە مانگێک بۆ 2 مانگ زیاتری پێ بچێت تاوەکو پەرلەمان کۆ دەبێتەوە و حکوومەت تەشکیل دەبێت داخلی ساڵی 2022 دەبین بۆیە حکوومەتی داهاتوو لەوانەیە فریای ئەوە نەکەوێت پرۆژه یاسای بودجە بۆ 2022 تەرح بکە بێنێتە پەرلەمان بۆیە جارێکی دیکە ئەم پرۆژه یاسایە دەبێتە بنەما بۆ 2022 بە یەک لەسەر 12 ئەم ساڵ کار دەکەن خاڵێکی تر کە بەڕێز دکتۆر کامران باسی کردەمەوێت ڕوونکردنەوەیەکی لەسەر ئەویش ئەوەیە ئایا ئێمە لە 164 تریلیۆن دینارەوە نەفەقاتمان کەم کردەوە بۆ خوار 130 تقریبا 129 شتێکە ئێستا ئەوەی کە ئاخر دوجار گەیشتون پێی لە نەفەقات ئەم 129 تریلیۆن ئەم 130 تریلیۆن دینارە نەفەقاتی سیادی لێ دەردەکرێت دوای نەفەقاتی سیادی و حاکیمە لە نەفەقاتی حاکیمە ئێمە پشکمان هەیە پشکی هەرێمی کوردستان نەک 12.67 بە پێی مادەیەکمان دەستکاری کرد بە پێی داتای وەزارەتی تەختیتی عراقی دایرەی ئەحسای مەرکەزی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 13.94 نەفەقاتی حاکیمەی هەرێمی کوردستان دەبێت زیاد بکە کە بریتیە لە مەسلەی خۆراک و دەرمان و پارەی گەرمی جوتیاران و مەسلەی سەرژمێری لەگەڵ ئەوەی نزاعاتی مولکی ئەوەی کە دەمێنێتەوە لە دوای دەرکردنی نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمە ئەلەوە پشکی هەرێمی کوردستان 12.67 یعنی لە دوای ئەوە گرنگە گەروارە کاکشیروان بەڵێ لە دوای ئەوەوە نەفەقاتی فعلیش جارێکی دیکە بۆ ئێمە مشکلەیە لەبەر ئەوەی لە سەردەمی عەبادی ئەم مستەلەحیان هێنا ناو موازنە کە پشکی هەرێمی کوردستان بەپێی نەفەقاتی فعلی دیاری دەکرێت پێشتر بەپێی مخەطات پشکی هەرێمی کوردستان چەند بووە بڵین نەفەقاتی عێراق لە دوای دەرکردنی سیادی و حاکیمە چەند بووە پشکی هەرێمی کوردستان لێ جیاکراوەتەوە و دراوە بە هەرێمی کوردستان ئێستا بەپێی نەفەقاتی فعلی واتە عێراق مانگانە چەند سەرف بکە ئەوەندە 12.67 ئەوە دەدا بە هەرێمی کوردستان بەنمونە ئەگەر عێراق لە مانگێکدا نزیکەی 7 بۆ 8 تریلیۆن دینار سەرف بکە کەمە پێمان وایە دەگاتە 8 تریلیۆن دینار بە موچە و با بڵێن ڕیعایی اجتیماعی و مەسلەی تەقاعودی و ئیستیسماری و تەشغیلی و هەمووی ئەو کاتە چەنی بۆ هەرێمە بێت 8 تریلیۆن دینار زیاتر لە 8 تریلیۆن دینار ئەگەر 12.67 حساب بکەین نزیکەی لەوانەیە 850 بۆ 900 میلیارد دینار دەکا کە ئەمە پێمان وایە شتێکی باشە بۆ هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو باسمان کردنەوتەکەی ڕادست بکە ئەوەی کە لەسەری ڕێک دەکەوین زائیدەن نیوەی داهاتە فیدراڵیەکان کە بریتێ لە داهاتی خاڵە سنوورەکان و هەندێک داهاتی تر بۆ هەرێمی کوردستان چ دەبێنێتەوە ئەو پارەی کە لە بەغدادێ زائیدەن داهاتی نافیدراڵیەکان کە هی هەرێمی کوردستان خۆیەتی لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵیەکان کە پێمان وایە بەپێی تەوەقعاتی ئێمە و نەشاتی
تیجاری کە وردە وردە بەرەو باش بوون دەچێت لەگەڵ بەرزبوونەوەی نرخینەوەیت سەروی تریلیۆنێک دینار دەکات زیاتر و ئەمە بەشی موچەی فەرمانبەران و بەشی تەشغیلی بۆ حکوومەت و بەشی هەندێک پرۆژەی استثماریش دەکات. گرنگە دەست خۆش کاک شیروان سوپاس بۆ ئەو زانیارانە دێمە خزمەت جەنابەت دکتۆر کامەرە. ینی باز لە گرنگجی ئەم ڕێکەوتناکرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقی ژانی لە زۆر ڕۆوە بە دیاریکراوی هەم لە ڕێکەوتنەکە سوود دەبینێ هەم لە تێپەڕاندی پرۆژە یاسای بودجەی 2021 چونکە بیرمان نەچێ لەسەر زاری مستەفا کاظمی ینی ئەوە ڕاگەیەنرا کە ینی توانراوە بە هەوڵەکانی حکوومەت ینی کۆمەڵێک هەنگاوی باش لە ڕووی داراییەوە بۆ عێراق بنرێ یەکێک لەوانە زیادکردنی داهاتی بانکی نیشتیمانی عێراقەوە هەروەها دانی موچە لە کاتی خۆیدا. ئەم هەنگاوانە بە دیاریکراوەگە پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق بەسەم کرێ عێراق پێێنێتە قۆناغێکی ینی گرنگتری ئابوووریەوە لە داهاتوودا کە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی عێراقیدا بێ بەڕاستی مەسلەی خەتەی ئابووری من لە ڕووی ئابووریەوە بەڕاستی لە ڕووی ئابووریەوە بەڵێ بودجە تەمان ڕنگڕێژیەکە دا ئاڕێژ لێ بۆی کە ئاڕاستە ئابووریەکان بگۆڕێت ئەگەر ئەو بودجەیەک هەمانە ئەمە لە عێراق هەمانە مەسەلەن لە ڕاستیە زۆربەی هەرە زۆری بۆ نەفەقاتی تەشغیلیە بەداخەوە ینی ئەوە شتێکی باش نییە و شتێکی زۆر خراپە بێ عادەتەن نەفەقاتی تەشغیلی لە ساسی زیاتر نەبێ بەڵام لە عێراق لە سا هەفتا زیاترە و لە بودجەیە لە سا هەفتا زیاتر ینی لە ئەوەی کە نووسراوە جا بە فعلی کە سەر فەکرێت ڕەنگە لە سا هەشتاش بێت مەسەلەن بۆ لە بەرێکە نەفەقاتی ئیسەسماری کەمتر سەرفەکرێت عادەتەن تا ئێستا کەمتر سەرف کراوە تەشغیلەکە بە پەرسەنتەیج واتە بە ڕێژە زیاتر ئەبێت واتە ئەگەر تۆ 110 ملیارد دلار هەبێت تۆ 100 ملیارد دلار سەرفەکەی بەڵام ئەو 10 ملیارە لە چی کەم کردێتەوە لە نەفەقاتی ئیسەسماری کەم کردێتەوە لە تەشغیلێک کەم نەکردێتەوە هاتە ئەگەر بە 100 ملیارەکە لە سا هەفتا بێت کە کاتێکە بێتە 100 ملیارد دلار ئەبێ بە لە سا هەشتا وەکو نیسبەتی میئەوی بەڕاستی تا ئەو ئاڕاستەیە نەگۆڕێ و تا ئاڕاستەی پژنەبەستن بەنەوت بەو ڕێژە زۆرە نەگۆڕێت ئابووری عێراق وا بۆ ڕادێ گەشە ناکە بۆچی لەبەرێکە تۆ بەڕاستی نەوت دەفرۆشی پارەی نەوتەکەیت ئەیە بە مەعاش و مەعاشخۆرەکانی شەشنە بازارەوە و خواز لەسەر شمەک و خزمەتگوزاری زیاد ئەکەن و ئەو دۆلارێکە هەیە لە ناو بازار ئەچێتە دەرەوە و بە هەمان شێوە دیسانەوە نەوتی ترە فرۆشی و پارەکە ئەچێتە دەرەوە تۆ ئیسرادی شتەکەیت ئەمە خەتەی ئابووری نیە بەڕاستی خەتەی ئابووری ئەوەی کە دایڤەرسیفای ئیکۆنۆمی بکەیت کە متەنەوەعی بکەیت ئەنجا ئایا لەم بودجەیە چەندێک ڕنگدانەوەی ئەو هەمە جۆر ئابووریە فرێچەشنەی کە لە بودجەیە ڕنگدانەوەی هەبووە پێم وانە ناڵم هیچ شتێک نییە بەڵام پێم وانە زۆر کاریگەری بێ ڕەنگە لە سا 5 ئاڕاستگی بگۆڕێت لە سا حوت کار ئاڕاستگی بێت کە ئەوە ئێستا بەڕاستی هەموو ساڵێک لە سا 20 ئاڕاستەکەی بگۆڕێت تا بگەیشتە ئەوەی هیچ نەبێت لە سا 6 پێش بنەوەی بەس ئێستا لە ئاراستەکان کە گۆڕاوە بە زیادکردنی داهات و بودجەی عێراق ینی ئەو نرخی دۆلارەیە لە بەرامبەر دینار کە ئەوەی شێکە لەوانە ئەمە تا چەند کاریگەریە بێ ئەمە هەر بەردەوام ئەبێت هەڵەکەی بۆ دەستکاریکردنیشی هیچ کەسێک بەڕاستی ناتوانێت دەستکاری مەبەست پەرلەمان و حکوومەتە حکوومەتیش ناتوانێت تەدەخلی کاروباری بانکی مرکزی بکات ئەمە شتێکە بڵێن بڕاوەتەوە مەسەلەی تەوقعاتی من بۆی کە دۆلار چی لێت نەخێر دۆلار هەر بەم سعرا مێنێتەوە واتە لە سەر و 146 مێنێتەوە و ساڵی 2021 و 2022 2026 سێش بەوە ئەمێنێتەوە بۆچی زیاتریش بەڕاستی شتێکی ناخۆشە طبعاً بەتاکید بەڵام بۆچی وایە ئێمە بێ سەیری بکەین بزانین لە ڕووی ئابووریەوە خستنە ڕووی پارە چەند هەیە خستنە ڕووی پارەی عێراقی چەند هەیە ئایا تەوازنی لەگەڵ دۆلارە هەیە ئەو دۆلارە بەچی زیابێ بەربەرزبوونی نرخی نەوت ئایا ئەم نرخی نەوتێک ئێستا هەیە بەو ڕادەیە ئەتوان تەختی ئەو منی سەپلای پێڵێن عەرزە نەقد ئەو عەرزە نەقدی کە دیناری عێراقی هەیە ئایا تەوازنی ڕائگرێت ئایا توانێ سیڤی بکات ئێمە ئێستا خۆی لە خۆی تا ئێستاش کورتێنانمان هەیە بەس کورتێنانەکە گاپەکەی کەم بۆتەوە فەجوەکەی کەم بۆتەوە بەڕاستی ئەجینە ئێستا تۆ بێ کورتێنانەکە و کەم کەیتەوە و فائضە هەبێ ئەو فائزە لە ناو بانکی مرکزیە دانێ و چەند ساڵێک بخانێ یا 3 ساڵ تا کەڵەکە ئەبێ ئەو ئەنجە دوای ئەو ئەتوانێت چی بکات قوتی ئەوەیە بێ ئەگەر بڕیار بە ئەویش قوتی ئەوەیە بێ لە 150 بۆ 120 بگەڕێتەوە ئەمە خاڵێک کە زۆر گرنگە حتا ئێستا ئەگەر مەنی سەپلای واتە ئەو عەرزی نەقدی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەوەی دۆلار هەبێت هەر ناتوانێت دایبەزێنێت بۆچی لەبەرێکە کاتێک 150 ئەگەڕێنێتەوە 150 گەڕێنەوە 120 کورتێنانی زیاکە لە بودجەیە کە کورتێنانەکە و زیاب بوو مەسەلەن کورتێنانەکەی بە زۆری بەچی پڕکردێتەوە خۆ ئێستا لە دەزانی دیناری عێراقی قیمەتی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لە بەڕژە لە 120 واتە کورتێنانێکی گەورە کە لە بودجەی عێراق ئەم ساڵ بووە پڕی کردوێتەوە جگە لەوەی کە نەفەقاتیان کەم کردوێتەوە بڵێن پەرلەمانتاران ئەمەش لەسەر گیرفانی
موچەخۆران و موچەخۆران و بڵێ ئێستا مەسەن هەچ کەسێکی معاش وەرەگرێت حتا ئێستا بە فولی معاش وەرگرین لە سا بیستی قیمەتەکەی لەدەستداوە ئەو ملیۆنێکی ساوەری یەکدین جیاوازە لەو ملیۆنێکە 6 مانگەوە پێش وەرماگرتووە لەبەرەی ئاستی گشتین نرخەکان بەرز بۆتەوە بەڕاستی نەخێر بۆ ئەم ساڵ و بە ساڵێک تر بۆ چەند ساڵێک تریش ئەو ئەخانە ئەگەر هاتوو دۆلار بەرز بۆ ئەو کاتە کەڵەکە بوونی دۆلار لە بانکی مرکز زیاد لە ساسەی دیناری عراقی تێپەڕان ئەو کاتە بانکی مرکزی بیر لە چێ کاتەوە ئایا بگەڕانەوە بە 120 و بە 130 ئایا خطەیەکی یعنی بۆ ئابووری باشە ئەو کاتش لەوانە نییە بگەڕێتەوە ئەو کاتە کەوێتە سەوەی کە ئایا شتێکی باشە بۆ ئابووری شتێکی خراپ دەستخۆش دکتۆر کامەران بەڵێ کاگ شیروان ینی پرسیارێکی دیکە کە لای من دروست و سەبارەت بۆی کە پێشووتر جەناب ئاماژەت بۆدا ینی تا ئێستا پرۆژیاسای بودجە جێبەجێ ینی بڵین پەسەند نەکراوە و ئەوەی کە هەیە لە عراقدا بۆ موچەی موچەخۆران بە ینی یەک لەسەر 12 بودجە سەرف دەکرێت بۆ وەرپارێزگایەک هەرێمی کوردستان ینی ئامادەی ڕێکەوتن بوو لە ڕابردووشدا تا ڕادەیەک ینی ڕێکەوتنی هەبوو لەسەرەوەی کە یەک لەسەر 12 ینی بودجە بۆ هەرێمی کوردستانیش بنێرێت ئێسەوە نانێرێ حکوومەتی عراقی ئێوە لە ڕووی یاسایەکەوە ئەتوانن ینی داوا بکەن ئەمەش بۆ هەرێمی کوردستان سەرف کرێت و ئەگەر ئەکرێت هەنگاوتان ناوە یا چی ئەکرێ بە نیازنیەوە بیکەن لە ڕاست بەڵێ کاکاوەوەکو باسم کرد تەبعاً عێراق ئێستا موچەی خۆی سەرف دەکات و پارەی وەزارەتەکانیش سەرف دەکات پارێزیەکانیش سەرف دەکات بە یەک لەسەر 12 2019 تا ئەو کاتێک کە موازنە دەنگی لەسەر دەدرێت بەڵام ئەگەر لە ڕووی یاساییەوە تەماشاکەین 2019 پارە بۆ هەرێمی کوردستانیش ڕۆیشتووە کاتە دەبێت یەک لەسەر 12 و پارەیە کە بۆ هەرێمی کوردستانیش ڕۆیشتووە مانگانە بڕوا کە مانگانە 453 میلیارد دینار بووە بەڵام بەداخەوە کە نانێردرێ بریتێ لەو با بڵێن زەختە سیاسیەی کە لە 2020 لەسەر حکوومەتەکەی کازمی کردیان کە نیان هێشت لە قانونی تەمویلی عەجزی مالی و پێشتریش هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان بێ و لە ساڵی 2020 تەنها 6 مانگ پارە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان هاتووە ئەمە تا ئێستا بەردەوامی هەیە ئێمە ڕاستە داوامان کردووە و ئەمڕۆ لە مداخلەیەکی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ناو پەرلەمان جارێکی دیکە تاکیدمان لەوە کردەوە کە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی یەک لەسەر 12 بۆ بڕوە موچەخۆرانی ئێمەش چاوەڕێ ئەوەن کە ئەم پرۆژە یاسایە بە زووی دەنگی لەسەر بدرێ بۆیە ئێمە وەکو کورد ئامادەین ئەم پرۆژە یاسایە بێنە ناو پەرلەمان و بۆی دەنگی لەسەر بدرێت بەڵام بەداخەوە کە نەکراوە و هەنگە با بڵێن لە تەنیشت ئەوەوە محکمەی اتحادی نییە ئێستا عاتڵ بووە دوو ئەندامی لەدەستداوە یەکەچیان تەقاعود بووە یەکەچیان وەفاتی کردووە بۆیە ئێستا خەریکی با بڵێن تعدیلی یان با بڵێن چارەسەرێکن بۆ یاسای محکمەی اتحادی ئەویش نییە تاوەکو پەنابەرینە بەر محکمەی اتحادی بڵێن بەپێی یاسامە حەقی خۆمانە بەداخەوەم دۆخە ئاڵۆزە سیاسی و ئیداریەکە لە عێراق هەیە ئەمە بەرئەنجامەکەیەتی کە بە میزاج با بڵێن هەندێک جار بڕیار دەدرێت یان با بڵێن بە زەختی سیاسی هەندێک شت دەکرێت کە لە دەرەوە یاسا و قانونەوە ئەمەش بەشێکە لەو شتە میزاجیانەی یان لەو دەرهاویشتە سیاسی خراپانەی کە لەم دۆخی ئێستای عێراقدا هەیە باشە لەسەر ئەو داواکاری کە ئێوە کردانەوەکو فراکسیۆنی یەکێتی لە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ینی کە داواتان کردو یەک لەسەر 12 بودجەی 2019 بۆ هەرێمی کوردستان خەرجکردیان ئەوان وەڵامیان چی بوو بەڕاستی لەو ڕۆ لە ڕاستیدا ئێمە دەبێت بە دوواداچوون بکەین لەگەڵ حکوومەت وەکو یان با بڵێن زەخت بکەین بۆەوەی لە چەند ڕۆژی داهاتوودا پرۆژە یاساکە بێتە ناو پەرلەمان و دەنگی لەسەر بدرێەوە پرۆژە یاساکە و کاتە بەپێی پرۆژە یاساکە مامەڵە بکرێت ئەگەر نابزانین دوا دەکەوێت دەبێت بەڕاستی فشارەکانمان بۆ سەر حکوومەت زیاد بکەین وە لەگەڵ حکوومەت بەو پێی حکوومەتی هەرێمی کوردستانی استعدادی تێدا و ئامادەی تێدا فەرمون پشکی هەرێمی کوردستانیش بنێرن و لە ڕاستیدا ئێمە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک لە چەند لایەنێکی جیاوازەوە گلەیی و گازندە و ڕخنە و پێشەوەی خۆمان لە حکوومەتی عراقی کردووە لەوەی کە پارەی گەنمی جوتیارانی 2020 تا ئێستا سەرف نەکراوە پارەی با بڵێن تەمویلی فەرمانگە فیدراڵیەکان نەکراوە فەرمانبەرانی بەنداوەکان تا ئێستا پارەیان بۆ سەرف نەکراوەمانە هەمووی لە بەغداوە پارەیان بۆ دەچێت کە تا ئێستا بۆیان نەچوە ینی ئەم گرفتانەشمان هەیە بەڕاستی بۆیە لە دوای دەرکردنی پرۆژە یاسای بودجە دەبێت بە وردی مراقبە بکەین و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی عراقی چاودێرێکی باش بەسەریانەوە بۆی جارێکی دیکە هیچ فەرمانبەرێک یان هیچ فەرمانگەیەک لەو فەرمانگانێک کە لە بەغداوە تەمویل دەکرێن دووچاری ئەم تەمویل نەکردن یان ناردنی پارەیان بێموچەیە نەبنەوە. زۆر باشە ئێستا ینی وەبدێرەمی کوردستان ئەگەر زانیاریتانە بێ هیچ بەنیازین جارێوا زوو بگەڕێنەوە بەغدا کاک شیروان
لە ڕاستیدا وەفتی هەرێمی کوردستان من نازانم کەی دەگەڕێنەوە بەڵام وابزانم ئیسعدادیان تێدا هەر کاتێک کە پێویست گایان با بڵێن لایەنە شیعەکان تەرحێک بدەن ئەوان ئامادەن بێنەوە و لەگەڵ ئێمە گفتوگۆی بابەتەکە بکەن و لە ڕاستیشدا ئێمە دوێنێش لە کۆبنەوەی ئەو کۆبنەوە فراوانەی کە سەرۆکی فراکسیۆنەکانی لێبوون سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکان بەگشتی ڕایان گەیاند کە ئەوان ئەندامانی لیژنەی داراییان تەخویل کردووە بۆ هەر بڕیارێک یان هەر بابەتێک کە دێتەوە ئەوان بڕیار بدەن و ئەوان ئاگاداری ئێمە بکەنەوە یعنی لە ڕاستیدا ئێمە نامانەوێ عرقلەی ئەوە دروست بکەین با بڵێن ئیلا دەبێ وەفدی هەرێمی کوردستان بێ یان ئیلا دەبێ سیاسەکان کۆ ببنەوە نەخێتەوە سەرفشە کراوە کوردستانەکان بەڵێ ئەوەی کە هەیە پەیوەندێک و تەنسیقێکی باشمان هەیە هەم لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی خۆمان لەگەڵ کوتلە سیاسەکانی خۆمان و سەرنج و ڕاو پێشنیارەکان دێتە لیژنەی دارایی و ئێمە هەر پێشنیارێک کە ئەوان بیکەن دەتوانین ڕای خۆمانی لەسەر بدەین و دوابڕیاری خۆمان بدەین و بە تایبەتی ئەم دوو پێشنیارەی کە هەیە ینی هەردووچیان لێک نزیکن ینی جیاوازیەکی زۆریان نییە لە ڕاستیدا هێمە هەمومان تووشی ینی با بڵێن جۆرێک لە سەرسامی بووین کە بۆچی لایەنە شیعەکان لەناو خۆیاندا ئەم سارد و سڕیە و ئەم دواخستنەی موازنەیە چییە چونکە ئەگەر بەسەر هەر کورد بێ ئەم دوو پێشنیارە بێ ئەم دوو پێشنیارە زۆر فەرقیان نییە لێک نزیکن دەکرێت بیهێنە ناو لیژنەی مالی و لە ناو لیژنەی مالی مە حەسمی دەکەین یان با بڵێن سیغەشی قانونی بۆ دۆزینەوە کە مەقبول بێ لەلایەن هەموو لایەکەوە بەڵام دوجار و سەرۆکی لیژنەی دارایش چەند جارێک لە کۆبوونەوەی فراواندا باسیەوەی کردووە کە ئەم بابەتە بوعدێکی سیاسی هەیە سیاسیەکان با لەسەر مەبدەئەکە ڕێککەون مەسەلە فەنیەکە و مالیەکەی بۆ ئێمە لێگەڕێن ئێمە دەتوانین ناو لیژنەی دارایی سیاغەیەکی قانونی باشی بۆ بکەین بە شێوەیەک بێت کە مەقبول بێ هەم لە ناو پەرلەمان هەر لەلایەن کوتلە سیاسیەکانەوە بەڵێ دەست خۆش کاک شیران میرزا دێمەوە لای بەڕێزیشم کاک دکتۆر کامەرانیانی گرنگە وەکو هەموو لایەکمان ئاماژەی پێدەین و هاوڵاتیان هێرێمی کوردستانیش کە داواکەن پێویستیانی هەموو ڕێکەوتنەکان بۆ ئاراسی بێ کە ئێمە ڕۆ بەغدا بین و لەگەڵ بەغدا ڕێ بکەین بۆی کە هەریش نەبێت تا ڕادەیەک ئەگەر وەکو باز دەکرێن پرۆژه یاسای بودجێ بۆ 2 ساڵ بێت ئەو کاتیانی ئێمە گەر ڕێکەوتنمان نەبێت لەگەڵ بەغدا بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئابووریەوە گەشەکردنیشی باش وەکو ئەگەر ڕابردووش نەبێت لە 150 ڕابردوو ئێمە بەرەو پێشەوە چین گەر ئەم ڕێکەوتنە یانی سەری گرت و ئەو پشکی هەرێمی کوردستان هاتە هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان دەبێت پلانەکانی بە چه ئاراستەیەک بێ بووی کە وەک ڕابردوو پارەکە وەکو چۆن کوردەواریە لە تەخشان و پەخشان نەگات بەڵێ بەڕاستی ئەوە نقطێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە حتا ئەگە تۆ ڕێبکەوی و پارێکی زۆرە لە بەغاوە بۆ بێت بەڵام ئەگەر هاتو مانج ینی بەڕێوەبردنێکی باشی سەرفکردنی ئەو پارەی لەبەر نەکەیت وەکو ساڵی 2000 لە بینی 2023 بۆ 2016 بەسەری بەڕاستی تۆ پارێکی زۆر سەرفەکەیت و هیچ لە ئیکۆنۆمیک تەنمی اقتصادی بەڕاستی ڕوونایەت و حکوومەت لەم کاتەیە بێت چی بکات لەم کاتەیە بێ مثلەن ئەم پارەیە نەدرێت بەیەکێک کە بەرهەمدار نەبێت ئەمە زۆر گرنگە واتە تۆ بچیت لەبەری کە خەڵک لە خۆ ڕازیکەیت مثلەن بە 100,000 کەس و 200,000 کەس معاشی بۆ بڕیتەوە تەنانەت ئەگەر معاشکان 200,000 و 300,000 بێ زۆرە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە لەبەری کە خەڵک لە خۆت ڕازیکەیت ئەم ئیشە بکەیت ئەمە بە هەموو شێ غەڵەتە و پێشتریش ئەمە تاقی کراوەتەوە و دوای ئەمانە هەر خۆشیان بە خۆت ئاتەقنەوە مثلەن سبێنە پارەیان نایەتی ئەو کاتە هەر ئەم کەسانە بە خۆت ئاتەقنەوە تەنانەت ئەو کەسانەشی کە مثلەن لە مؤسسە حکومەکانە تاعین بوون مثلەن بە هەمان شەوە ئەوانی شەر ئەم کێشەی هەیە لەبەرەوە ئەبێت چی بکرێت ئەبێت ئەم پارەیە بۆچی بۆ ئاڕاستێکا بڕۆ کە پرۆدەکتیو بێت کە بەرهەمدار بێ بەڕاستی بۆ ژێرخانی ئابووری زۆر گرنگە مثلەن ئێستا ئێمە جادەمان هەیە باش ئەوە مثلەن کۆمەڵەشتمان هەیە بەڵام ئیسەسماراتمان نییە لە سستێنەبڵ دیڤلۆپمنت ینی تەنمێ متەواصل ینی تەنمی فراژوبێنێکی بە بەردەوامی مثلەن تۆ یەکێک لەو شتانی کە باش خۆ ناتوانانی سیارە دروستکەی ناتوانانی معاملێکی سیارەبێنی دروستکەی ناتوانانی هەنێ ئەمانە بی لەم قۆناغی بەڵام خۆتوانی مەسەلەن بچی 1500 دروستکەیت مەسە ئەتوانی ئەو شتانە بکەیت 500 بچووک دروستکەیت بۆی کە هەم کارتی سیاحە هەم کارتی زەراعە هەم ئینڤایرۆمنتال یعنی ئەم ژینگەیەکە هەیە بە پاشی بێنێتەوە مەسە خۆتوانی ئەوە بکەیت ئەوە خۆ پەیوەندی نییە بە ئەوەی کە بڵێن وڵا ئەیزانمی ئایزام تۆ پارەکە لێ دەسە ئەم پارەیە ئاڕاستەیەکی خراپی مێرێ ئەمە زۆر گرنگە
بەڕاستی وحکومەت هێرێم ئەبێ ئەو ئاڕاستەیە بکات هیچ نەبێت کە تۆ ناتوانانی مەسەلەن سەنعاتە پێشخیت ئەو سەنعاتی کە من ێڵم نەک ئەم سەنعاتی کە لە کوردستانە هەیە ناتوانانی ئەو بکەیت خۆ ئەتوانی مەسەلەن ئەو کەرتی سیاحە و کەرتی بانکی بکەیت کەرتی بانکی گەشە بێ کەرتی بازرگانی گەشە بێ مەسەلەن باشە هاتنی ئەو پارە زۆرەوە ئەو بودجەیە گەر هاتە هەرێمی کوردستان و ئینشاڵڵا ڕێکەوتن کرا باشە ینی بۆ حکوومەت هەرێمی کوردستان بیلۆ ناکاتۆکو جەناب دامەژت پێدا کەرتی بانکی بەیەسکە ئەو کاتیانی تۆ هەم متمانە دروستە بێتەوە هەم خەڵکی پارەکانی خۆشی خاتە ناوبانخ و کاتە حکوومەت هەرێمی کوردستان ینی ژێرخانێکی باشێ بێ لە زۆر مەسەلەن ئێمە چەند جارێکیش باسی ئەوم کردو مەسەلەن خەڵکانێک هەیە سەیڤینی هەیە بەڕاستی خەڵگەی سەیڤینێکی زۆری هەیە لە هەمووی لە ماڵەوەی طبعا ئەمە لە ڕووی ئابووریەوە غەڵەتە ئەم پارەیە بێ بچێتە بانک ئەگەر بانک سیقەی هەبێ چێت سیقە بە بانک پیاکات حکوومەت هێرم بەڕاستی پیاکە واز لە با لە بەغا بێنین حکوومەت هێرم ئەگە پارێکی زۆری هەبێت ئەو پارێکە لە بەغاوە هەیە ئەگە ئاڕاستێکی خراپی نایەت لە بانک داینێ ئەو کاتە بانک توانای ئەبێت مەسەر هەست کەسە داوای قەرزەکەی بکاتەوە بیاتەوە و هانی خەڵکیش بات سیستەمێکی وا دانێت کە زۆر قورسیش نییە مەسەر خەڵک پارەکانی لە بانک دانێت کە طبعا کە ئەگەر لە بانک سیقەی هەبێ ئەو کاتە خەڵک بە ئاسانی یعنی زۆربەی خەڵک پارەکانی لە بانک دانێ و ئەم پارەیە کە پێڵن سەیڤین پاشەکەوت ئەم پاشەکەوت چێتە چیەوە چێتە و بەرهێنانەوە مەسەر چێتەوە ئیسtisماراتەوە دوجار معادلاتی بەتاڵیتیان نزمە بێتەوە ئەمە یەکێکە لەو نقطانێک ئێمە باسی ئەەکەین ئەگەر هاتوو حکوومەت ئاڕاستی ئەو خەرجیانێک کە لە بەغاوە بۆ یەتماوە ئەو پارانەی ئەو داهاتانێک کە لە بەغاوە بۆ یەت ئاڕاستی خەرجەکانی بە شێوەیەک بێت کە پرۆدەکتیڤ بێت کە بەرهەمدار بێ بەڕاستی ئەمە بە سیستەمی بانکی جا ئێمە چەندین سێکتەری ترمان هەیە کە حکوومەت هێرێم ئەتوانێت گەشەی پێ بە بەڕاستی ئەگەر بێ بیکار نازانم بیتر بەرنامەی حکوومەت هێرێم بەو هیواین کە بیکات طبعا حتما دەست خۆش دکتۆر کامەران بڵێ کاک شیروان میرزا نەمێوەکو دوا پرسیار ینی بۆ بەڕێزت ینی ئەوەی کە لە بەغا گوزارێت ئەوەی کە ئێوەش لە واقعی حاڵەکەدان وی بینن ینی گفتوگۆکان بە چه ئاراستەیەکە و ینی شارعی هەم عێراقی بە سونە و شیعەوە دەبینن و ئاگادارن و نزیکن لە سەرکردە سیاسە باڵەکانی سونە و شیعە ینی بەگشتی ئەتوانین بڵێن دۆخی عێراق ینی لەوە زیاتر تەحملەکە کە بەم شێوەیە بەگشتی کە پرۆژە یاسایەک لە پێناوی خەڵکدایە ئاو هاتە ئەخیر بکرێ ئەگەر وایە یعنی توانین بڵین لە ماوەیشی نزیکدا ئەبینین کام کێشانە بارەوە ئاڕاستی چارە سەرکردن بڕا بە دیاریکراوی بودجە و ڕێکەوتنی هەرێم و بەغدا کۆمەڵێ دۆسی گرنگترن کە تا ئێستا یەکلانە بۆتەوە بەڵام ئەگەر بە کورتی وەکو دواپەیە میشت بە سوپاس دەکەم کاک شیروان طبعا پرۆژە یاسای بودجە بەو پێی کە لە عێراق لە 2020 پرۆژە یاسای بودجە نەبووە و بەشێکی زۆر لەو پرۆژە خزمەتگوزاریانی کە لە پارێزگاکان بەگشتی چاوەڕێ ئەم پرۆژە یاسایان دەنگی لەسەر بدرێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە لە ڕاستیدا دەکرێت بڵین عێراق هیچ کە تەحملی ئەوە ناکان پرۆژە یاسای هیچ کە دوا بکەوێت و ناڕەزایی زۆری لێ دەکەوێتەوە و بۆیە تەسەور دەکەم ئەگەر هەنگاو بنرێت لە یەک ڕۆژی داهاتوودا ئەو ناوماڵی شیعە خۆیان کۆ بکەنەوە لەسەر ئەو بابەتانی کە هەیە و سونە لەو دوو تێبینێ کە هەیەیان بوو جوابیان بدرێتەوە و ئێمەی کوردیش تەرحێکمان بدەنێت کە قانونی و دەستوری بێ و قابلی جێبەجێکردن بێ تەسەور دەکەم لە هەفتەی داهاتوودا بە ئاسانی دەتوانین پرۆژە یاساکە دەنگی لەسەر بدەین بە پێچەوانەوە ڕاستە حکوومەت بە یاسایەک لەسەر 12 بە پێ قانونی ئیدارەی مالی دەتوانێت موچە بدا و هەندێک ئیشوکاری ڕۆژانی حکوومەت بەڕای بکە بەڵام وەکو باسم کرد لە 2020 پرۆژە یاسای بودجە نەبووە و کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گەورە و استراتیجی لەسەر ئەم یاسایە وەستاوە و ئەم یاسایە بەو پرۆژانە دەبێت هۆی دەستەبەرکردنی هەلی کار بۆ خەڵکێکی زۆر و بژانەوەی اقتصادی و لە ڕاستیشدا ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و باشبوونی وەزع دەکرێت حکوومەت بە هەندێک پرۆژە بخاتە گەڕ و هەلی کار زیاد بکە خەڵک ئیشی دەست بکەوێ بۆ ئەوەی لەو تەنگ و چەڵەمە داراییەش خەڵک تۆزە ڕزگاری ببێت بۆیە تەسەور دەکەم و ئومێد دەکەم کە لە یەک دو ڕۆژی داهاتوودا بتوانین بگەینە زۆرێک لە لێکتێگەیشتن و لە هەفتەی داهاتوودا سەرەتا هەفتەی داهاتوو لە ڕۆژی شەممە تا دووشەممە لە یەکێک لە دانیشتەکانی پەرلەمان پرۆژە یاساکە بخرێتە دەنگدانەوە دەنگی لەسەر بدرێت. ینی هیچ گوشارێکی سیاسی نییە بەوەی کە دەوترا بە دیاریکراوی دەیانەوە لە نێو ئەنجومەنی نوێنەران ئەو دوو پرۆژە یاسایی کە جەناب دامەژت پێدا دادگای فیدرالی و پرۆژە یاسای هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەران کە یانوت کورد ئەگەر لەمەیە بەشدار بێت ئەو کاتاتوانین لە پرۆژە یاسای بودجەشا بەشداری پێ بکەین ئەگەر بودجە پێش بکرێت کورد بەشدار نابێتەوە ینی ئەوە هیچ ڕاز نییە شتێکی وەها نا ئێستا بەیانی دانیشتنی بەیانی قەرار وایە پرۆژە یاسایی با بڵێن تعدیل هەموارکردنەوەی یاسای محکەمەی ئیتیحادی بخرێتە دەنگدانەوە کۆمەڵێک مادەی هیچ خلافی لەسەر نییە هەموو لایەنەکان لەسەری کۆکن ئەم مادانە دەخرێتە دەنگدانەوە
دوو مادەی خلافی هەیە ئەمە هەڵدەگیرێ بۆ هەفتەی داهاتوو ئەگەر لایەنەکان لەسەر ئەم دوو مادەیە گەیشتن بەڕێککەوتن لەوانەیە لە هەفتەی داهاتوو هەم ئەوەی محکمەی ئیتیحادیش و ئەوەی موازنەش بخرێتە یەک پاکێجەوە لە یەک دانیشتندا دەنگی لەسەر بدرێت. بەڵێ دەست خۆش کاک شیروان میرزا سوپاس دەکەم. بەڵێ دکتۆر کامەرانیانی بەو هیواین کە وەکو کاک شیروانی ژاماژی پێدانی ئاراستەکان بۆیە کە لە هەفتەی داهاتوودا کۆمەڵێک ینی دۆسەی گرنگێک لابێتەوە لە نێوان هەردوولادا بە دیاریکراوی ڕێککەوتنی هەرێم و بەغدا لەسەر پشکی هەرێم و تێپەڕانی پرۆژە یاسای بودجە بە پشکی هەرێمی کوردستانی شۆ لە ئەنجومەنی نوێنەران. ئەمە دوا قسە و دوا پەیامی بەڕێزت و دوا پێشبینیەکانت لەم بارەیەوە بیست. بەڕاستی ڕێککەوتنی هەرێم و بەغا بۆ حکوومەتی هەرێم زۆر زۆرە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی زۆرە لەبەرەوە حکوومەت هەرێم ئەوەنەی بتوانێت و ئەوەنەی لە توانایە بێ و بەو نرخەی کە بۆ نرخی ئەو گفتوگویانی کە لەگە بەخای کات بەڕاستی ڕێکەوێت زۆر باشترەوە گلەوەی کە ڕێکەوتن نکات. یعنی ئەگەر باجێکی زۆریشی یابێت لەو ڕێکەوتنیە بۆ ئەسبەلانی کەمە بۆ ساڵی 2020 ڕێکەوێت زۆر باشە بۆی کە تا ڕادێک ئەو قەیرانە ئابووری کە لە هەرێمی کوردستانە هەیە بڕێوێتەوە چکە بەڕاستی لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانی سەخت بووە لەبەریکە لەبەرچی لەبەرەوەی ئەو علاقە خراپەی کە لەگەڵ بەغایە هەیە بووە چکە مانەوێ نەمانەوە یعنی لە عراقە لە بەغا مثلا حکومەتی بەغا مثلا حکومەتێکە کە لە عالەمە اعتراف کراوە یعنی لە کاتی ڕوبەڕووبوونی قەیرانەکانە یا لە ئەتوانێت پشت بە بانکی مرکزی خۆی بەسێت ئەتوانێت مثلا احتیاطاتی خۆی بەکاربێنێ ئەتوانێت مثلا قەرز بکات لە دەرەوە ئەتوانێت خۆی لەو قەیرانە ڕزگار بکات ئەتوانێت وڵاتانی تری یارمەتی بن بەڵام هەرێمی کوردستان بەڕاستی ئەوانەی نیە و ناتوانێت بکات لەبەرەوە ڕێکەوتن لەگەڵ بەغایە لەگەڵ حکومەتی بەغایە بەڕاستی باشترین چارەسەرە هیوادارم وابێت. بەرزبوونەوەی نرخی نەوت هیچ کاریگەری ناکاتە سەرم ڕێکەوتن چکە زۆر جا دەوتێ هەرێمی کوردستان کاتێک کە نرخی نەوت بەرزە بێ ینی ئەوێ بە ئاڕاستی دوورکەوتنەوە بێ لە بەغدا. بەڕاستی باش بۆ ئەو پرسیارەکە ئەو پرسیارێکی زۆر جوانە و بە ئاشکرا ئەم شتە تێبینیەکرێت کاتێک کە نرخی نەوت بەرزە بێتەوە تەمەن ئەم نرخی نەوتێکی ئێستا بەرز بۆتەوە لە دوو لا حکومەت هەرێم قازانج کردەوە لەبەرێکە جارێک کە نرخی نەوت بەرز بۆتەوە جارێک کە حکومەتی بەغا گەڵای کردووە مثلا دۆلاری کردووە لە 120 بە 145 واتە لە دوو لاوە حکومەتی هەرێم داهاتی زۆر بووە لەبەرەوە ئێستا قووەتی هەرێم زیاترە وەک لە بەغا هەرچەنە من لەگەڵ ئەوەیان کە پێویستە حکومەت هەرێم سەر ئەم شتانە لەگەڵ بەغا ڕێکەوێت بۆ لەبەرەوەی کە نرخی نەوت سیقەی نییە لەلایەکترەوە بەغا کە کاتێک مثلا ئەبینین کە نرخی نەوت بەرز بۆتەوە بەغا ئەبینێن نرخی نەوت بەرز بۆتەوە کەواتە ئەو نەوتی کە لە هەرێمی کوردستانەوە دەستێکەوێت داهاتێکی زۆرتر بۆ بەغا ئەبات کەواتە بەغا لەو حاڵتە ئەوێت مثلا ڕێکەوتن لەگەڵ هەرێما بکات بەڵام لەم حاڵەتە هەرێم نایەویکە لەبەر ئەوسی لەبەر ینی نەک نایەویکە با بڵین ئەو مەرجە قورسانی کە لە بەغا خۆی دوورەخاتەوە تۆزێ ئەو مەرجانەی خۆی ئەسەپێنن بۆ لەبەرێکە هەم نرخی نەوت بەتایبەتی بۆ کەیسی ئەمساڵ بۆ حاڵەتی ئەمساڵ هەم نرخی نەوت بەرز بۆتەوە بەڕاستی ئەتوانین بڵین دوو قات و سێ قات بەرز بۆتەوە هەم نرخی دۆلاریش بەرز بۆتەوە کە لە هەموو وەکوتم لە هەموو گەڵایەک لە هەموو 100 ملیۆن دۆلارێکە 25 ملیارد دینار قازانجگا حکومەت هەرێم مثلا داهاتی زیاتر دەستەکەوێت بەڕاستی ئەمە کاریگەری زۆر ئەگە 400 ملیارد دۆلاری دەستکەوێت مقارنەتەن بە جاران بەس بڵێن ساڵی 2020 نزگەی 100 ملیارد دیناری زیاتر دەستکەوێت ئەگەر 400 ملیۆن دۆلاری دەستکەوێت بەڵێ مقارنەتەن بەوەی تر 400 ملیۆن دۆلار چەندەکان نزگەی 500 یا 600 ملیارد نزگەی 600 ملیارد دیناریەکە بەس جاران چەندی ئەگەر جاران نزگەی 500 ملیارد دیناریشی ناکرد کەمتریەکە 480 ملیارد دیناری کەواتەوە زامان لە باشیایە وەزعی هەرێمی کوردستان لە باشیایە بەڵام هیوادارم سەر ڕای ئەمانش هیوادارم ڕێکەوێت لەبەرێکە بەڕاستی نرخی نەوت ناتوانێت بڵێ 100% وا بێتەوە لەوانەیە بێتەوە سەر چ ئەو کاتە تۆشیەکەیت ئەو کاتە دیسان ئەوچیتەوە بەغا هیوادارم بەڕاستی ڕێک بۆ هیواین سواز بۆ دکتۆر کامران قادر سپۆڕ یابووری کە لە ستۆدیۆ لەگەڵ مابووی لە بەرنامەی پانۆراما سواز بۆ کاک شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێز نیشتان لە بەغدا و لەگەڵ مابوو سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ